والله یەکەم ساڵە و لە سلێمانیشەوە هاتین. ئەرە وەڵا چۆن بڕیارتانە بەم شتانە بەشداری بکەن؟ وەڵا فستیڤال زۆربەی ئاواهی ترشیە و ئێمەش حەزمان کرد بە بابەتی ترشی بەشداری بکەین زیاتر خەڵگەی کڕێت. باشە خۆت بەتەمای هەنار خۆیان ڕۆ ئەر وەڵا ئەوە نم خواردووە ئەرە وەڵا ینی پێشەوەی دەستکرێ بە فیسیڤالەکە تۆ تێر هەنار بووی تێر بوو مەرۆڵاوە نم خواردووە ماشەڵا باشە حەسەن لە هەنارە زۆر ئەرە وەڵا جایمە خۆشمان ئەسڵ هەڵە بجێین بۆیە تایبەتە هەڵە بجە ینی ئەوی سووتانە لە دوو شدی سوادە بکەن هەم هەنارە فرۆشن هەم هەمیژەم ترشیەکە ئەرە وەڵا زۆر باشە ئەگەر لە میوەکانە پێت بڵێم بە زۆری حەزت لە چ میوەیەکە کامیان ئەکید هەنار هەنار تایبەتە پرسیارم لە کەسێکە کرد وتم تۆ هەنارت ئەو نەحەزەیە ئەگەر ئەو پریشکە هەنارە بەر سوچێکی جلەکانت بکەوێ ڕقت لێی نابێ جا بە هەمان پرسیایش لە تۆ بکەم نا ئەکید تایبەتە هەنار زۆر باشە و بابەتی ترشەکان زۆر ترشن پێشەکی هەر زۆر ترشە و لە سلێمانیەوە هاتوون و هەمووی بابەتی ترشیە ئەکید تایبەتە بێت لە ئەم شتە مزر و ترشەمەنی ئەرە وەڵا حەزمانی لە بێنایێنین هەندێک جار خەڵک کە خۆی شتێکە فرۆشە بەس ڕەنگە خۆی حەزی لێ ڕاستەکەی وەڵام من ئەی خۆم و لە هەنارەکەشە خۆم و لەوەشە خۆم کێشەم نییە بە زۆری ئەو تەمەرهندە هەستەکەمە های سەردەمی مناڵی و شت بێوانە ئەرە وەڵا ئەوە زیاتر لە شۆ یعنی با بڵێن شتەکان چەنی بەرهەمی دەستی خۆتانەوە چەنی ئەمانە خۆمان دروستیەکەین ئەمانە خۆمان دروستیەکەین هو ئەوانش هەر خۆمان دروستیەکەین و ئەوانێکە هی دەرەوەیە چەند ڕۆژی دیکەیەوە لێرن هەر ئەم سێ ڕۆژ ئەروەڵا هەر سێ ڕۆژەکە لە فستیڤالەکبی ئەگەر ئۆفەرێ بکەمە بەردەمێت لە کۆمەڵێ میوە شووتی هەنجیر هەنار ئۆکەیەکە هەڵم ژێری ئەروەڵا هەنارەکان من هەنارم زۆر بەلاوە خۆشە ئەرۆڵە هەیە هەر توێک لە سپێکەشیە خۆن ئەروەڵا هەیەشە خۆی نەوەڵاویان ناخۆم بەس هەنارەکە خۆی تایبەتە ڕێسی بە تێکڵەکە نییە